عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای گەورەی لێبێ وشترێکی گەڕ گول عومەر خەریکی بۆ عیلاجی دەکرد دەیفەرموو ئینی ئەخاف ئەن ئوسئەل عنکە یەومە القیامە وشترێکی گەڕ و گولی وڵات عومەر خۆی معالەجەی دەکرد و تەداوی دەکرد دەیفەرموو دەترسم وەڵڵا خوای گەورە پرسیارم لێ بکاتەوە بۆ ئەم وشترە هی وڵاتە هی بەیت المالە بۆچی بێ ئاگا بووی لێی چارەسەرت نەکردووە کەواتە با کار بەدەستان بیرکەنەوە مؤتەمەنن بەرپرسن هەرچی داهاتی وڵات پارەی وڵات لە بەردەستیانە ئەوان ئەمیندارن تیایدا و مەسئولن لەسەری هەموو کار بەدەستێک لە بچووکەوە تا گەورە کە پارە لە بەردەستی بوو دەتوانێت خیانەت بکە و ئاسانیشە بەڵام دەبێ حیساب بۆش بکە کە خوای گەورە محاسەبەی دەکات لەسەری وا نەزانێت بەزایە دەچێت محاسەبەی لەسەر نییە